سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هێرش بۆ سەر بارەگای کۆمەڵی زەحمەتکێشان لە سوورداش، بەردەوامی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر بنکە و دامەزراوە سەربازیەکانی ئێران، هێرشی درۆنی بۆ سەر فڕۆکەخانەی هەریر لە هەرێمی کوردستان، کوژرانی دوو بەرپرسی سەربازی و ئەمنی ڕژیمی ئێران لە هێرشەکاندا و بەردەوامی پشڕانی هێڵی ئینترنێتی نێودەوڵەتی لە ئێران. درێژەی هەواڵەکان. هێرش بۆ سەر بارەگای کۆمەڵی زەحمەتکێشان لە سوورداش. ڕۆژی ڕابردوو بارەگای کۆمەڵی زەحمەتکێشان لە ناوچەی سوورداش بە درۆن و موشەکرایە ئامانج بەپێی راپۆرتەکان. ئەم هێرشە بە بەکارهێنانی یەک درۆن و موشەکێک ئەنجام دراوە و ئاراستەی بارەگای کۆمەڵی زەحمەتکێشان کراوە. بە گوێرەی سەرچاوەکان لە ئەنجامی ئەو هێرشەدا زیانی گیانی بەرهێزەکانی پێشمەرگە نەکەوتووەتەوە و بەڵام شوێنی نیشتەجێبوونی بنەماڵەی پێشمەرگەکان زیانی بەرکەوتووە. هەروەها وتراوە کە یەکێک لەم درۆنانە لە ئاسماندا تەقێنراوەتەوە و یەکێکی دیکەیان کەوتووەتە خوارەوە. بەردەوامی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر بنکە و دامەزراوە سەربازیەکانی ئێران. لە درێژەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ئامانجە سەربازیەکانی ڕژیمی ئێران چەندین بنکە و دامەزراوە لە ناوچە جیاوازەکانی وڵات کرانە ئامانج. بەپێی راپۆرتەکان لە شیراز تاوەری چاودێری فڕۆکەخانە و بنکەی هێزی ئاسمانی ئەم شارە لە هێرشەکاندا بە ئامانج گیراون و دانیشتوان باس لە بیستنی چەندین دەنگی تەقینەوە لە ناوچەکانی شاپوردان و دەپیالە دەکەن. هەروەها لە شەهریار بنکەی مقاومەتی ئەمیرمومینین و لە باشووری ڕۆژئاوای تاران شارۆچکەی پیشەسازی پەرەند کراوەتە ئامانج. بە گوێرەی هەمان راپۆرت لە ئەهواز بڕیارگەی کەربەلا و لەشکەری زرێهینەوە دوی ئەرتەشی ئێرانیش هێرش کراوەتە سەری. هەروەها لە چابەهار بنکە و پێگەکانی سپای پاسداران کەوتونەتە بەر هێرشی موشەکی و لە هێندێک ناوچەی دیکە وەک بەندەر عەباس، دەسفول و ماحشەهریش دەنگی تەقینەوە و هێرش بیسراوە. هێرشی درۆنی بۆ سەر فڕۆکەخانەی هەریر لە هەرێمی کوردستان. ڕۆژی ڕابردوو فڕۆکەخانەی هەریر لە پارێزگای هەولێر لەلایەن سپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە هێرشێکی درۆنی کراوەتە سەر. بەپێی راپۆرتەکان یەکێک لە درۆنەکان لە ئاسماندا تەقێنراوەتەوە و یەکێکی دیکەیان کەوتووەتە خوارەوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان سیستەمی بەرگری ئاسمانی ناوچەکە هەوڵی تەقاندنەوەی درۆنەکانی داوە و پاش ئەم ڕووداوە هێزە ئەمنیەکان لە دەوروبەری فڕۆکەخانە بڵاوەیان پێکراوە. شایانی باسە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هەرێمی کوردستان چەندین جار بە درۆن و موشەکراوەتە ئامانج و لە ئەنجامدا پێشمەرگەیەکی پارتی دیموکراتی کوردستان گیانی لەدەستاوە. کوژرانی دوو بەرپرسی سەربازی و ئەمنی ڕژیمی ئێران لە هێرشەکاندا. بەپێی راپۆرتەکان داریوش سلێمانی فەرماندەی بنکەی هەوایی تەورێز و ئەکبەر غەفاری سەرۆکی وەزارەتی ئیتلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئەنجامی هێرشەکانی ڕۆژی ڕابردوو کوژراون. بەپێی راپۆرتەکان داریوش سلێمانی لە هێرشێکی ئامانجدار لە ناوچەی زەعفرانیەی شاری تەورێز کوژراوە و بە گوێرەی سەرچاوەکان چەند ئەندامێکی دیکەی بنەماڵەکەشی گیانیان لەدەستاوە. هەروەها میدیای حکوومەتی ئێلنا ڕایگەیاندووە کە ئەکبەر غەفاری سەرۆکی وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم لە هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرتاران کوژراوە. بە گوێرەی ئەم راپۆرتانە غەفاری پێشتر وەک جێگیری سیاسی و ئەمنی پارێزگای ئازەربایجانی ڕۆژهەڵاتیش کاری کردووە و ساڵانێک لە ناو دەستگای ئەمنی و ئیتلاعاتی ڕژیمدا چالاک بووە. بەردەوامی پچڕانی هێڵی ئینترنێتی نێودەوڵەتی لە ئێران. بەپێی هەواڵی گەیشتوو ماڵپەڕی نیتبلاکس ڕایگەیاندووە کە پشڕانی بەرفراوانی ئینترنێت لە ئێران چوەتە 13مین ڕۆژی خۆی. بەپێی داتا نوێیەکانی نیتبلاکس کە بەیانی پێنجشەمبە بڵاوی کردووەتەوە دەست ڕاگەیشتنی خەڵکی ئێران بە ئینترنێت هێشتا بە شێوەیەکی بەرفراوان سنووردارە و ماوەکەی لە 288 کاتژمێر تێپەڕ بووە. بە گوێرەی ئەم ماڵپەڕە هێشتا هیچ زانیاریەک بۆ گەڕانەوەی تەواوی هێڵەکانی ئینترنێت دیار نییە. نیتبلاکس هەروەها ئاگاداری داوە کە پشڕانی درێژخایانی ئینترنێت دەتوانێت
مەترسی ڕاستەوخۆی بۆ تەندروستی و ئەمنیەتی هاوڵاتیان دروست بکات، چونکە لە دۆخی قەیراندا خەڵک پێویستیان بە دەستڕاگەیشتن بە زانیاری و خزمەتگوزاریە سەرەکیەکان هەیە. ئاوارەبوونی ملیۆنان کەس لە ئێران بەهۆی شەڕەوە. ڕۆژی ڕابردوو کۆمیساریای باڵای ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بۆ پەنابەران ڕایگەیاندووە کە شەڕ لە ئێران بۆتە هۆی ئاوارەبوونی ملیۆنان هاوڵاتی. بەپێی راپۆرتی ئەم ڕێکخراوە هەڵسەنگاندنە سەرەتاییەکان نیشانی دەدات کە لە ئەنجامی بەردەوامبوونی شەڕ لە نێوان 600,000 تا 1 ملیۆن خێزان واتە نزیکەی 3,200,000 کەس بە شێوەیەکی کاتی لە ناوخۆی وڵاتدا شوێنی نیشتەجێبوویان جێهێشتووە. بە گوێرەی ئەم راپۆرتە زۆربەی ئەم خێزانانە لە تاران و شارە گەورەکان بەرەو ناوچەی باکوور و گوندەکان کۆچیان کردووە. شایانی باسە کە ئەم ڕێکخراوە پێشتر ڕایگەیاندبوو کە تەنها لە 2 ڕۆژی یەکەمی هێرشەکاندا نزیک 100,000 دانیشتووی شاری تاران ئەو شارەیان بەجێهێشتووە. دەست بەسەرکرانی مامۆستایەکی خانەنشین لە شیراز. بەپێی راپۆرتی گەیشتوو عەلی ئەحمەدی مامۆستایەکی خانەنشینی فێرکاری و پەروەردە لە شاری شیراز دەست بەسەر کراوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران ئەم مامۆستایەیان دەست بەسەر کردووە و بۆ زیندانی عادڵابادی شیراز گواستراوەتەوە. بە گوێرەی سەرچاوەکان عەلی ئەحمەدی خەڵکی ناوچەی نورابادی مەمسەنیە و پێشتر وەک مامۆستای قوتابخانەکان کاری کردووە. شایانی باسە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران یان دۆخی تەندروستی زانیاریەک لە بەردەستانیە. کوژرانی 4 کرێکار لە پاڵاوگەی شاری ڕێی لە هێرشە ئاسمانیەکاندا. ڕۆژی ڕابردوو 4 کرێکاری پاڵاوگەی شاری ڕێی لە ئەنجامی هێرشە ئاسمانیەکانی ئەمریکا و ئیسرائیل گیانیان لەدەستاوە. بەپێی راپۆرتەکان ئەم هێرشە بەشێک بووە لە هێرشە بەردەوامەکان بۆ سەر ناوچە و دامەزراوەکانی نەوتی و سەربازی ڕژیمی ئێران. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان لە ئەنجامی ئەم هێرشەدا 4 کرێکار گیانیان لەدەستاوە و هەندێک زیانیش بە بەشێک لە دامەزراوەکانی پاڵاوگەکە گەیشتووە. شایانی باسە کە هێشتا سەبارەت بە زیانەکانی دیکە یان ئەگەری گیان لەدەستانی کەسانێکی دیکای ئەو پاڵاوگەیە زانیاریەک لە بەردەستانیە. دەست بەسەرکرانی 2 هاوڵاتی بەهایی لە ئیسفەهان. لە ڕۆژانی ڕابردوودا 2 هاوڵاتی بەهایی بە ناوەکانی تینا بابانژاد و پارسا عیمادی لە شاری ئیسفەهان دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتەکان ڕۆژی پێنجشەمبە 14 ڕەشەمە ئەو دایک و کوڕە بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم بۆ سەر ماڵەکەیان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسە کە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. دو هەواڵمان سەبارەتە بە هەڕەشەی موشتەبا خامنەیی بە داخستنی تەنگەی هورمز. ڕۆژی ڕابردوو موشتەبا خامنەیی کە وەک سێمین ڕێبەری ڕژیمی کۆماری ئیسلامی دەستنیشان کراوە هەڕەشەی داخستنی تەنگەی هورمزی کردووە. بەپێی ئەو نامەیە کە لە میدیاوی حکوومەتیەوە بڵاوکراوەتەوە خامنەیی وتوویە ئەگەر دۆخی جەنگ بەردەوام بێت ڕژیم دەتوانێت درێژە بە داخستنی تەنگەی هورمز بدات. ئەو هەروەها هەڕەشەی کردووە کە دوژمنانی کۆماری ئیسلامی تووشی زیان و تۆڵەسەندنەوە دەبن و جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە ڕژیم لە داهاتوودا دەتوانێت سەنگەرێکی نوێ دژ بە دوژمنانی دروست بکات. شایانی باسە کە بڵاوکردنەوەی ئەم نامەیە لە کاتێکدا بووە کە هێشتا هیچ وێنەیەک لە ڕێبەری نوێ ڕژیمی کۆماری ئیسلامی بڵاو نەبووەتەوە و کۆمەڵێک لە ماڵپەڕەکان بڵاویان کردووەتەوە کە ئەم جەنایەتکارە بەهۆی هێرشەکانی ئامریکا و ئیسرائیلەوە بە سەختی بریندارە. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.